ئێوار باش بینەرێن هێژا و خۆشتەوی بینەرێن بادینان سات بینەرێن ێوارە بادینان خۆشحالین جارێکە دیەمۆین گەشت نەفێک و دووش بووی پێشکەشکردنا بەرنامە هەوەیە ڕۆژانە ئێوارە بادینان بینەران وەکوی نەزانم کە بەرنامە ڕۆژانە تێتە پێشکەشکردن وا ڕۆژاژێدا ئەمڕادبین میێڤانداریە کەسانێکی یان چەند کەسانە بۆیەکێت فێری گفتوگویەک بێتەکردن ڕۆژێڤە یان ژیاگرمانێمەیە ڕۆژێ بۆ پتر خزمەتکردنە هەوەیەن هێژا و خۆشتەوی ئەڤروو کەمڕابووینە میێڤانداریە مامۆستای زۆر بەڕێز مامۆستا هەرێم کەمال ئاغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسێ ماڵبەندی چارەکەتی نیشتیمانی کوردستانە لە دهۆکێ بابەتی مەیە ئەڤرووکە ئانەهیا خودێ دێل سەر ڕەوشە سیاسیە هەرێما کوردستانی بیتن لێک دوورکەفتنە هێز و لایەنێن سیاسیەن هەرێما کوردستانی و دێ چاواهێنە لێک نێزیکردن ڕۆ لە یەکێتی نیشتیمانی کوردستان چ بوویە ئەتڤا چەند مەهێن بووری بوو لێک نێزیکردنە هەمی هێز و لایەنێن سیاسی تایبەت پارتی و گۆڕان هەژمارەکە دیە پرسیارێن وەکی مەیەن ئامادەکردین ئان هەیە خودی دیگە هەنە مامۆستای بەڕێز هینین هێژاژی شتێن ڕێوان ژمارەوێن سەرشاشەمە دیار هین پەیوەندی ئەمە بکەن سەبارەت بابەتی هەر پرسیارە هەوە هەبیت دەهێتە گەنگەشەکردن گەل مامۆستای مامۆستا هەرێم دەست پێکیت و گەلە بخێڕاتی سەرسەرا سەرچاوە ئەڤروو بۆ ئێوارە بادینە سپاس ئێوارەیە و بنێرانی بادینان سار باش زۆر زۆر سپاس مامۆستا ئەمدیش وێ پرسیارێ دەست پێکەین بێژن پشتی دوورکەفتنە گۆڕان گۆڕەپانە سیاسیە هەرێما کوردستانی پێشبینی تێدەکەرن یان هەندێک ژابدێرێن سیاسی وسات بینن کۆ پارتی و ئێکەتی لێک نێزیک بوونەک هەیە بیت ئیتیفاقێک بێتەکردن جەنابێتە چت بێژیت لێک نێزیک بوون هەیە و دێ ئیتیفاق هێتەکردن و هەگەر بێتەکردنژی دێوەکی ئیتیفاقا بەرێ بیتن یاکو تێتە گوتن نیڤ نیڤ پێنجی پێنجی یان دێت شتێکی دیبیت زۆر سپاس کاکە بولبول دیارە هەموو ڕێککەوتنێک هەموو لێ نزیک بنێوە لە ڕوانگەی ئەمڕۆ لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان یان بۆ ئایندەی کوردستان بێگومان هەموو ڕێککەوتنێک باشە ڕێککەوتن بە پێی ڕێککەوتن یان ڕێککەوتن لەسەر بنەمایەک بۆ قازانجی خەڵک و خاچی کوردستان بێ کارێکی باش دەبیندرێ نەک تەنیا لە ناوەنێچێتی و پارتی بەڵکو نێوان هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی کە تۆ باز دەکەی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بێگومان پەیوەندیەکی باش هەیە تا ئێستا و ئەو پەیوەندی کە تا ئێستا کەش بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستان لەم حکوومەتەی کە هەیە بەنا هەوسەنجێکی زۆریشەوە بە کۆمەڵی گلەیوگاندەی زۆریشەوە بەڵام یەکێتیشانی داوەتە بەرێ چونکە ئەمڕۆ هەرێمی کوردستان لە بەردەم شەڕێکی قورس و قەیرانێکی دارایی قورس ئەمڕۆ ڕۆژ ئەوە نییە یان وا نابینی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێ ئەم مێژووە دوور و درێژەی هەیە یان ئەو بەرپرسیارەتی هەیە بەرامبەر خاک و خەڵکی کوردستان ناتوانێت ئێستا لەم کاتە لەم بەرپرسیارەتە ڕابکە یان خۆی پێ نەزانێ بۆیە پێم وایە پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کارێکی باشە و ئایندەیەکی باشترش بۆ خاک و خەڵکی کوردستان دەستەبەر دەکات بۆ پرۆسە سیاسی بۆ هەرێمی ئەو وەزعی کە هەیە لە ناوچەکە بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە داهاتوویەکی نزیک ئەم ناوچەی دەبیندرێ یان نەخشەی سیاسی لە ئەم ناوچەیە بۆ هەر ئەگەرێک پێویست دەکات هەرێمی کوردستان لە ئاتێکی ئامادەکاری باشدا بێ لە ئاتێکی خۆ ئامادەکاری تادا بتوانین بە قازانجی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان دەستەبەر بکات ئەمە وەکو مەبدەئیەکێتی ئەمە سەبارەت بەوەی کە لە ناو پرسیارەکەت ئیتیفاق دێچاوا بێت یعنی هەگەر بێتەکردن دێ پێنجی پێنجی بیت یان هێتە شتێکی بیتن لە ناو پرسیارەکانشت بەردێکیش دۆشان گوت ئایا وەکو ئەوەی پێشتر دەبێ یان ئەمەی پێشتر بێگومان ئەمەی پێشتر ڕاستە بە کۆمەڵ کەم و کوڕیەوە ئەم ڕێککەوتنی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوتنی استراتیژی کە ناوی دەبدرا بەڵام قازانجی ێزگار گەوری بە خاچی کوردستان و خەڵکی کوردستان گەیاندووە بۆ نمونە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەم ڕێککەوتنیان نەبوایان ئەم اتفاق لێوان نەبوایە بەم دوو شێوازە ئیدارەکەی ڕابردوو ئەکەیت لەم گەمەی حکوومەتی بەغدا حکوومەتی فیدرال بڕاستی هەرێمی کوردستان زۆر زۆر زەرمەندی گەورە دەبوو ئەمە لەلایەک دوو دەتوانین بڵین کۆمەڵێک موئەسسار لە چوارچێوەی ئەم ڕێککەوتنە قازانجی گەورەی بە خەڵکی کوردستان گەیاندووە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پێگەی هەرێمی کوردستان لە دەرەوە لە ناوە ئێمە دەڵێن پێویستە باشتر بووە پێویستە لەم قۆناغی ئێستا خەڵکی
یەکێتی نیشتمانی کوردستان بۆ بە ترسەوە لە ڕێککەوتنی تر بڕوانێ هۆکارەکەی چی بوو سەبەبەکەی چی بوو بۆ خەڵکی پارتی لە ڕێککەوتنی لە سلێمانی گلەی هەبێ لە حەزبەکەی خۆی بلێ ینی ئەمانە کۆمەڵێک تحلیلی توێژنەوەی لەسەرە ینی و دەتوانین پێش بێن چکە ئێمە بەرپرسی ئۆرگانەکانی چ لە حکوومەت چ لە حزب زیاتر دەتوانین بڵێ بە تایبەتی لە حزب چ مەسئولی بە بەرپرسی مەڵبەندەکان کۆمیتەکان لە قوناوچەکان زیاتر لەم ئاریشەیە یان لەم توێژینەوە توان لەوانەیە شتی باشیان لە بەدەستدا بێ مەسە بۆ نمونە من پێم وایە ئەگەر بنکەی جەماوەری هەردوو لە یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ئەم ئاشبوونەوەیەکی تەواو هەبوایە لە زاخۆ تا دەگاتە خانەقین من پێم وایە خەڵک تەرجیعی یەکێتی دەکرد و تەرجیعی پارتی دەکرد بۆ ڕێککەوتنێکی باشتر لەوەی ڕابردووش و زیاتریش چکە قازانجی بە خەڵکی کوردستان گەیاندووە چکە لە بەری شەڕ و گەورەکردنی قەبرستان ئاوادانکردن و ژیانی بەرخاک خەڵکی کوردستان ئەی ئەمە بۆ خراپە بەڵام خراپەکە لێرە بوو کە بەڕاستی ئەم ڕێککەوتنە جێبەجێ نەکراوە نە گلەی یەکێتی نیشتمانی کوردستان کە زیاتر گلەی هەیە یان دەتوانین بڵێن پارتی زیاتر بە قازانجی خۆی بەکاری هێنا بەوە نەبووە کەم ڕێککەوتنیش خراپ بووە خراپەکە لەوەدا بە کە جێبەجێ نەکراوە ئەم ڕێککەوتنە پێویست بۆ بە حکوومەت لۆکالەکان دابەزاندنی ئاسایش و گرتنەوەی پێشمەرگە بە شێوەیەکی باشتر ئاسایش بە هەنەکراوە باکردن ئەمانە هەمووی داواکاری خەڵک بوو داواکاری خەڵک بوو لە سلێمانی بۆ خەڵکی پارتی دەرەجە دوو بێ لێرانە لە دهۆک دەرەجە دوو بێ لە هەولێر دەرەجە دوو بێ بۆ لەبەرچی ئەمانە هەمووی وای کرد خەڵک بە گومانەوە سەری هەر ڕێککەوتنەکانمان بکە ئەمانە وای کرد کە خەڵک باوەڕی بەم ڕێککەوتنانە نەمینێ ئەمانە وای کرد کە ئەم نەعەداڵەتی و ئەم نادەپەروەریەی کە هەر یەکە لە لای خۆی و بە تایبەتی پارتی زیاتر دەسەڵاتی هەبووە و زیاتری ئەو حکوومەتی سلێمانی هاتووتە ناو حکوومەتەکەی هەولێر بۆیە پارتی زیاتر بە قازانجی خۆی بەکارهێنا خەڵکی یەکێتی قاعدەیەکێتی بە گومانەوە سەری ئەو ڕێککەوتنانەی کرد و ئەمەش بۆ قۆستنەوە و بەکارهێنانی شەپۆڵێکی ناڕەزایی تون لەلایەنی تر بە تایبەتی ئەو کاتانش کە گۆڕان زیاد بووە بە قازان بەکارهێنا و دەنگەکان یەکەتی بینی لەکوێ بەرەوچی بە تایبەتی دوای ئەوەش کە ئێمە دوای ئەم ڕێککەوتنانە 2 ساڵ بۆ جنابی کاک مەسعود یەکێتی نیشتمانی کوردستان لە 30,000 زیادی کرد لە درێژەی کردەوە ئەمانش ئەم ڕێککەوتنەش سەرباری ڕێککەوتنەکە ڕابردوو کە قاعدەی هەردوو لامانگلەی لە حزبەکانی خۆیان هەبوو بۆ ئاشتنەبوونەوەی بۆ نەبوونی ئاشتبوونەوەیەکی تەندروست و دەسەبەرکردنی دادپەروێکی کۆمەڵایەتی باش لە هەموو ئەوانەی کە وەکو ژیان بۆ خەڵک و خاکەنی خەڵکێک ئەگەر ئینتیمایەکی بەسیتی هەبووی بۆ لایەنێک لە لایەنێک کە باسم کرد بەڵام مەحروم کراوە ئەمە وای کرد خەڵک بێتاقەت بێ و خەڵک دەنگ بەلایانی سێم بدەوە گۆڕان لەمە ئیستیفادە کردووە یەکێک لەو شەپۆلانێک کە بەڕاستی گۆڕان سواری بوو بەرامبەر ئێمە و کوێکی نیشتمانی کوردستان ئەمە بوو ئەمە لایەکی تر من پێم وایە ینی ئەم ڕێککەوتنەی کە سەرەتا بەانی شتێکم باس کرد ئەمەی 30,000یان ئەم درێژکردنەوەی وڵای سەرۆک بۆ جناب مەسعود 2 ساڵی تر ئەمیش دیسان ڕێککەوتنێک بوو لەگە پارتی دیسان ئەمەشی جێبەجێ نەکرد دوای ئەمە هەتا بە قۆناغێکی تر کە بە شێوازێکی چیتی لەوانەیە چاوەڕێی نەدەکرد گۆڕان وەکوە هەنجینی لەدا دۆزی بێتەوە ئیتر ئەو کاتەش یەکێتی نیشتمانی کوردستان کەوتە بەر ئەمری واقعەیە کە ئەو پلە پۆستانی کە دەستی بوو ئەمە ناچینێ سەر ئەمەی چونکە ئێستا کاتی ئەوە نیە بچینن سەرانی پرسیارەکەی تو بۆی زیاتر بۆ جەماوەری یەکێتی ڕوونتر بێتەوە بۆ خەڵکی کوردستانیش ئەوەی کە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان ئامانجێتی ڕێخستنەوەی نێوماڵی کوردیە ئەمە یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕابردوو بە زنجیرەیەک کۆبوونەوە لێ یەک لە دواییەکی مەبەستمانە نێوان یەکێتی و پارتی سوپاس بۆخوا باشە و تەمەنا دەکەنە داهاتوو بەرەو باشتر بێ نێوان یەکێتی و گۆڕان زۆر باشە تەمەنا دەکەنە داهاتوو باشترێ بکەێتە ڕێککەوتی تا ڕێککەوتنی سیاسی بۆی هیچ ئاریشەیەک دروست نەبێ نێوان گۆڕان و پارتی وە زۆر هەوڵمانداوە بەردەوامیژە هەوڵدانداین لە کۆبنەوەی بەردەوامداین بۆ بتوانین ئەم پەیوەندیەی لە ڕابردوو چۆن بۆ بگەڕێتەوە بۆی هەرێمی کوردستان چۆن سەرەتایەک دەست پێ کرد بە حکوومەتێکی بڵکە فراوان ئەمە بۆیە دەتوانین بڵێن لە قازانجی ئێستای پرۆسەی سیاسیە لە قازانجی ئەوەی کە بتوانێت داهاتوو دەست بکەن هیچ خاڵمایە دەمەی ئاماژەی پێ بدەم ئەمیش ئەوەیە کە یەکێتی ئایا تۆ لەسەر 50 کە ئاماژەت پێ دەتوانین ئەمە بۆ یەکێتی کارێکی قورسە و نەک خێرە بیبەخشینەوە سەدەقەیە ئەمە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان کارێکی قورسە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرەتا داوای حکوومەتێکی بوونکە فراوانی کرد نەخشەی سیاسی نەخشەی واقعی دەنگەکانی یەکێتی و سەنگی یەکێتی بۆی نشقاق و کۆمەڵکشت کوجاران نماوە ئەمە ڕاستیکە ناتوانین بشارینەوە بۆی ئەم ڕێککەوتنە لەبەر ئەوەی خۆشمان وەکو یەکێتی و مەبادی یەکێتی پێمان باشە
لەسەر ئەوە نەبێکەنم لەوانەیە تا دوتانی حکوومەتێکی 50 تشکیلکەین بەڵام ئایا ئەو ئارامیەی کێتی و پارتی دەوێت ببەخشێتە هەموو کوردستان ئایا دەتوانین ئەم ئارامیە ببەخشین لەوانەیە نەتوانین. زۆر مامۆستان دەوێت پەیوەندی وەرگین فەکەرینەوە تەمامیە بەرنامەی کاک محەممەد ئێوار باش. کاک محەممەد فەرموو. باشی بەڕێزم سەرچاوت من زۆر سوپاس دەنگی کاک محەممەد یەکێ من زۆر سوپاس زۆر سوپاس ماڵێکی خانەدان و زۆر پیاون بۆ خۆشی زۆر کارەمانە زۆر سوپاس بجەنابی زێ شانازیە بۆ ئێمە بۆ گەلی کورد کاکەرێم زۆر سوپاس. بەڕێز ئێمە یەکێتی ینی زۆر تاوانبارە لەوەی کە ینی ئەوە قبول دەکا قبول یعنی تاکە هیچ بەێتاوا حکومڕانی هەموو کوردستان دەکا یەکێتی نیشتمانی کوردستان 1400 شەهیدی هەیە شەهیدیشی لەی پارتی زیاترە بۆ ئەوە قبول دەکەن هیچ بە تاکەڕەوی بەکەی بخۆی لە کوردستان تاکەڕەوی بکە نازام لەبەر چیە ینی لەبەر چیای کۆمەڵ شەهیدی کۆمەڵ ئەوەی هەیە یەکێتی نیشتمانی کوردستان کە شەهیدەکان دوو بەقەت پارتیە بۆ قبول دەکا زۆر چانە زۆر مەمنونی کە جوانمان بداتەوە ئێستا سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت ئاساشی گشتی زۆر بەیا پۆستە ماڵەوەیە ئاخر بۆ ینی لەبەرتی مەمنونێتەمە زۆر سوپاس کاک محەممەد بوو چوونە جەنابێتە گەهشت. کاک نیاز ئێوار باش. کاک نیاز کەرەمکە باشتر سەسەرێ من زۆر سوپاس بەڕێزی فەرموو. زۆر سوپاس کەرەمکە کاک نیاز. بتوانم گۆیان هەژنی ڕۆژێری مسیرستانی مە بە کارکردن بڵێ پەیامی ئێمە و پەیامی خەڵکی کوردستان بگەێنێتە سەرەوە تاکەی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ شێوەیە قبولی دەکات ئەو هەرێمە خۆشەویستەکە خوێنی سەدان گەنجیلاوی زۆر ڕژاوە ئاوازێ بێ ئاوازێ پەرلەمان بێ ئاوا بەنیوە حکوومەتی نازانم تاکەی وا بەڕێواتێ ئەگەر لێ پشتلاوان وا پشت لە وڵاتە بکەن ئەی خەڵکی ڕەشۆڕووسی بکە نازانن ئێمە چەندان دژمنانمان هەیە لەناوەوە هەم لە دەور و بەرمان و باسی پشت بە کەسیکە نەبەسینها دەبینن ئەوە لە ڕۆژئاوای کوردستان چونکە دەنگێکی یەکگرت و هەیە تارا بێ ئەوە بەرەو سەر بەخۆی دەچن بەڕاستی داواکارم لە کاکەرم پەیامەکانمان بگەێنێت بەسەرەوە و دووبارە دەستی ماسەکەم و سلااوڕێژم هەیە هەر لە باڵەشیانەوە تا زۆر سوپاس کاکنیا زۆر سوپاس بۆ جانابێتە مەمنونین بۆ پەیوەندیەتە. کاک محەممەد بێژیتەن ئێکەتی تاوانبارە مادەم ئەوە تشتە هەمیا قبول کەتن ئەشلانی دیک و بەحسی پارتیت کەتن بێژیتن ئێکەتی خوددانە هزار و هەندە شەهیدایەت وی شەڕیدا بۆچی ئێکەتی واتشتا خەڕێکا قبیل کەت بۆچی ئێکەتی قبیل کەت و پارتی دەسەڵات بیت هەممی ئەم بێژین جهێن بەرپرسیارەتیان مەزن دەستێ پارتی دابن بێژیتن ئەم وەکو جەماوەرێکەتی نەڕازینە. کاک محەممەدجی هەمان کاک نیازجی هەمان بۆ چۆنە ینی بێژتن ئەم نەڕازینە و وێتشتی قبیل نەکات. ئاماژەم بەوەدا ئەم دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان بێگومان هەموو دەسەڵاتێک بە پێی پرانسیپی یان لە ڕژێمێک یان لە سیستەمێکی دیموکراتی استقاقی پەرلەمان دەسەڵات بە حزبەکان دەدا هەرێک بە پێ استقاقی خۆی بەڵام پارتی لێرەش دەتوانین بڵێن ینی بۆ نمونێ لە هەولێر ڕێگای چەند کورسێکی کۆتا پارێزگای هەولێر دەتوانین لێ هەموو ئەنجومەنەکەی بە چەند دەنگێکی کۆتا دەستەبەر کرد و لەمێش نیوەی دەنگەکانی شاری هەولێری دەتوانین بڵێن هامش کرد و بێوە کرد. من سوپاسی کاک محەممەد دەکەم بۆ ئەو پرسیارەی بۆ قبول دەکەم. ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بە پرسیارێکی ئێزگار گەورەمان لەسەر شانە بە پرسیارەتێک ئەم حزبە بەڕووباری خوێنی شەیدان تا ئێرەی هێناوە چ بۆ پرۆسی دیموکراتی کەم زەرمان نەبینیوە چ بۆ پرۆسەیە کە بەرگری لە خاک و خەڵکی کوردستان لەو سەردەمانێک کە ڕژێمەکەی سەدام بە ئاگر و ئاسن بر بە جانی ئەم خەڵکە و ئەنفاڵ و جنوساید و کوشتن و بڕین و بەندیخانەکان هەمووی خەڵکی کەتی شاهدی ئەمن کە ڕژێمەکەی سەدام بیری لەوە کردبەوە کە چۆن بتوانێت کورد لە چەندی میلیۆنە بیخات دابش کە بەسەر عەرەبۆکۆی کە بەنامەی هەبوو چ بە شێوەی زیندەچالکردن لە ئەنفاڵ جێبەجێ کرد چ بۆی گۆڕاگواستن شارێکی کامل چ لێرە نیوەی بگاتەوە بۆ ناوەڕاست و شارەکانی تری عەرەبی عراقی وێنانی عەرەبی چۆ لە کەرکووک جێبەجێ کرد قۆناغی یەکەم و لێرە لە هەدوهۆک ئەگە تێبینی بکەین تا مەفرەقی
ئێرە زاخۆ دهۆک زاخۆ تعریب گەیشتە ئەگەر 5 ساڵێک یان خوانە خۆت تا ئەوڕۆ مابە ئێستا زاخۆش تعریب کرابوو کە دەرکەی برم دەرگەی ڕئیسی هەرێمی کوردستانە بۆ تورکیا بۆ ئەوروپا بۆی بەرنامەی ڕژێمی سەدام بەرنامەیەکی ترسناکدار بوو و یەکێتیش ئەو بەرپرسیارەتی لەو کاتی و تا ئێتاش هەلبێتوە زۆر پێ واقعەمانە ئەوەی کە دەڵێ بۆ قبول ناکەین ئێمە تەجروبەی ڕابردوومان بینیوە بۆی کە ئەمانی کاتێک کە ئالۆزی ناخۆشی دەکەوتە نێوانانە سیاسەکان دژمنانی و چەند ئیسفادەیان کرد چەند سوودمەند بوو لەوەی کە پێگر کە با بڵێن دەرگاکانی هەواڵگری لایەن وڵاتە هەرێمیەکان هەکەرێتی قبیل نەکات مامۆستادی چ چێ بیتن بێن بکەن شەرنی هەر شەڕ بێ من ئێستاش لەسەوە تەحلیق ئەوەکم دەبێ ئەوە مانای ئەوە بوو مەبەستم کاتێک کە ڕەوشێکی نەئارام ناتەندروست ئالۆزی دەکەوتە نێوانانە سیاسەکان لە هەرێمی کوردستان وڵاتانی دەوروبەر دەستگا هەواڵگرەکانی دەوروبەر زۆر بە باشی دەی پێکن مەسەن بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوو باو ناکەم لە 5 هەندێک دەستگای هەواڵگری وڵاتانی دراوسێ وەندی حەزبی خۆشمان بە هەڵە چوون و کردیانەوە کۆی هەنجینیان لەدا دۆزیبێتەوە گوتیان ئەمە پەکەکە لەگەر گۆڕان بەنامەی ڕاپەڕنی چتریان هەیە لە منتقی ڕاوی دەست پێ دەکەن کەسی ئەمە هەمووی زۆر واز بوولایەکی نیشتمانی کوردستان و خەڵکی کوردستانیش وشارتر بوون لەوەی کە ئەمە پیرانجی ڕێکی دژمانی کوردستان بوو ئەمەیان کرد ئەمە سیر بوو بەشێک خۆشمان باوەڕێ کرد و کوێچێتی و پارتیش تا حدێک تا ئەمرێن باوەڕێ کرد ئەمە خۆ دەبا باش بزانین ئەم پیلانجیە ڕێک کەوە کرا بۆی نێوانی چێتی و پارتی تێکچێ نێوانی چێتی و گۆڕانیان چێتی و پەکەکە نێوان پەکەکە و پارتی زیاتر ئالۆستر بێ ئەمانە زۆر ڕوون بوو کە دژمنانی گەلەکەمان داویست ئالۆزیەک بخەنە هەرێمی کوردستانەوە بۆی ئەم ئەزمونە و ئەمەی هیتمان ئەمەش نەمێنێ بۆیە ئێمە کوێچێتی نیشتمانی کوردستان کاتێک کە دەڵێن قبولمان کردو لە پێناو خاک و خەڵکی کوردستان بووە قبولمان کردو لە پێناو ئەو مشەهید دامانە لە پێناو ڕزگاری و لە پێناو دیموکراسی لە پێناو ئەوەی کە کوردستان بگاتە با بڵێن ئاقارێکی ئارام بەڵام تاکید دەکەمەوە بۆ ئێمەمانانیش و بۆ ئەو تەجروبەیەکە هەیە لە ناوچەکە و دنیاش ئەمانەی کە بەو شێوازە بیرکردنەوەیەک تەنیا بە حەزبێکی حاکم و یان تەنیا من هەبووم و هەموو ئەوکانی تر لە پێناو من و ئەوەی تۆش ئەوەی خۆم بۆ خۆم ئەوەی تۆش هەموو بۆ ئێمەمانان پێما ئەوە سیستەمێکە لە ڕابردووش فەشەلی هێناوە بۆ چەندین وڵاتانی دنیا توان بەنمونی بینەوە بۆ هیوادارین لە داهاتوو ئەم ڕاستیە بۆ هەموو لایەنە سیاسەکان دەربکەوێت و بە تایبەتیش ئێمە و پارتی دیموکراتی کوردستان کە ئەمڕۆ بەرپرسیاتی گەورەترمان نشانە لە لایەنە سیاسەکانی تر ئەوانش پێ حەزمی خۆیان ئێمە لەگەر پارتی دیموکراتی کوردستان دەتوانین بڵین کاتێک کە ئارامی دەبەخشین بۆ کوردستان کۆمەڵێک دەستکەوتی گەورە بۆ بۆنێتەوە کەمان دابین دەکەین بوونی ئەو هەموو نوێنەرایەتی وڵاتانی لە سەروشی نوێنەرایەتی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە ئەمان هەموو لە سۆنگەی ئاشتی و ئارامی پێکۆژیان و تەبای لایەنە سیاسیەکان هاتووتە ئێرانە ئەمە ئەوڕۆ بۆ کورد دەستەبەرکراوە لە یەکێتی ئەوروپا لە ئەمریکا لەوانە بە خوێنی پێشمەرگە و بە ڕێککەوتنی سیاسی و با بڵێن توانین کۆچی لایەنە سیاسەکان بۆ دەستەبەرکرا بۆ هیوادارین و ئێمەش لە پێناو ئەوە زۆر بازمانداوە وەکۆی کاک محەممەد گوتنی ئێمە زەرمان بە خەڵکی خۆمان و قاعدی خۆمان گەیاندووە خەڵکی ئێمەش تا ئێستاکە تا ئەمڕۆ پێشەوە بێمە ئەوەکەی ئێوە میوانێکمان هاتووە بۆ ئاکریتووە لە سەیتەرەی ئاسایی شوێن دەرێ جێڕاتیانەوە دوتی تۆمان قبول بێتە ئاکری یعنی مەسەلەیەکی قانونیە ئەمانشمان قبول کردی لە پێنە ئەوەی ئارامی هەبێت لە پێنە ئەوەی ڕەوشی کوردستان بە ئارامی تێپەڕێنین بۆی سوود لەو دەرفەتی ئێستا هەیە بۆم لە تەکەمان دەتەبەر کراوە کە لە ڕابردوش نەهاتوو بۆ نەتەوەکەمان لە شەڕی جیهانی یەکەم و دووەم و شەڕی ساڵی نۆت کە بەلوچ شەرقی ئەوانە توایەوە ئەو دەستکەوت ئەو دەرفەتە نەبووە ئەمڕۆ دوو چەقو ناسیۆناڵستی گەورەی ناوچەکە کە سووریا و عێراق بۆ ئەمریکا شاتەوە ئێمەش سەبەبنی بە قازانجی ئێمەشە زۆرجان مامۆستازی پرسیارێکیش جەنابێتە کە بێتن تۆ کورتی و بەرسواندەی مامۆستا جەنابێتە کاک ئەوە جواب دەینەوە کاک نیاز کەرەکە ئەوەی کاکە نیازی باس کرد تاکەی بەم شێوە دەچێت منیش پێم وایە دەبێت بگەینە قەنەعات ئێمەش و هەموو لایەنە سیاسەکانی تریش بەو شێوەی کە ئێستا بەم بەڕێوە چوونە زۆر زەرری بە هەرێمی کوردستان گەاندووە بە سەنجی هەرێمی کوردستان گەاندووە بە ئایندەی هەرێمی کوردستانیش دەگەینی یەکێتی ئەوروپا و دۆستەکانمان لەیەکی ئێزگا زۆریان هەیە دوا سەفەری بەڕێز بانکۆمی سەرۆکی نەتەوەیەکگرتوەکان پێی گوتون هەموو پجیلێکتان دەکەین بەڵام ئێوەش دەبێ ڕێز لە عادەت و ڕێساکانی دیموکراتیت بگرن معناکەی زۆر جوانە دوێنێ بوو جێگری سەرۆکی پەرلەمانی ئەلمان
هات سەردانی هەرێمی کوردستانی کرد ڕسالەتی زۆر 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 وازحی بێ ئێمە گوت بە کوردی گوت دەڵێ ئێمە شەرم دەکەین چۆن وەڵامی دۆستەکانمان بدەینەوە کە ئێمە دۆستی ئێوەین چۆن وەڵامی دۆستەکانی ئێمەش بدەینەوە کە گلەیمان لێ دەکەن ڕخنەمان لێ دەگرن لەسەر هەرێمی کوردستان بۆیە ئەم ڕەوشە بەم شێوەی کە ئێستا تۆ گەورەترین دەستگای شەرعی هەرێمی کوردستان ڕەوانی ماڵەکەیتەوە بێ زەوقت نێنی 5 وەزیر ڕەوانی ماڵەکەیت و من ناڵێم کێشە نەبوو من ناڵێم لە سیاسەتی گۆڕان 100% یەکی تەڕازی بوون بەڵام ئەمەیان پێ دوایە خراپە نا ئەمە خراپتر لەوەیە کە سنگ و سیمای کوردستان بە خوێن ئەمڕوا تۆمار دەکرێت بەڵام ئێمە بە هەڵی سیاسی لە دەستی دەدەین دەکرێت ڕێککەوین لەسەر ئەوەی بادت سەدان کۆبوونەوەی تریش بکرابایە بەڵام ئەمە ڕوونەدابایە بۆی بەر شێوەیەک زێ قەنەعاتێکمان دروست کردبایە و ڕێسازانێکمان لە نێو خۆمان دروست کردوایە باشتر بۆی بەر شێوازێک بایە باشتر بوو لەوەی کە نەک بەم شێوازێک کە گەورەترین دەسەڵاتی شەرعی یاسادانان کە پەرلەمانی کوردستانە تۆ بە ئەوە پەچی بخەی ئەی باشە من چۆن باسی یاسا و دیموکراتیەت بکەم لەگەر وڵاتان و دۆستەکانمان کە تۆ باوەڕ بە پەرلەمانەکەی خۆت نەبێ باوەڕ بە حکوومەتەکەی خۆت نەبێ باوەڕ بە پرۆسەیە نەبێ کە تۆ وا ئیدعا دەکەی ئێمە لە پێناو دیموکراتیەت خوێنمان بەخشی ژیانمان بەخشی کودایەتیمان کرد ئەوان کارە پرۆسا دیموکراتیەتی هەرێمە کوردستانی پاش ئێخست هەمستا بەڵێ ئەمە بۆکو دەمەوێت بۆ باس بکەم ئێمە دەڵێن بەردەوامی یەکێتی و قبولکردنی یەکێتی وی ئەم وەزە چاپ بکەینەوە ڕێکی خەینەوە وەکو ئەوەی کە هەیە ئێستا بەردەوام نەبێ منیش تاکی دەکەینەوە و هەندێک ئەوەی کە هەشە هەم بە تایبەتی دیسان تاکیدەمەوە بەرپرسیارەتی گەورە لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندایە بۆیە دەی پشت درێژ بین و ئێمەش قبول بکەین بۆ پارتی دەبێت لەمە زیاتر قبولی بکە پارتی دەبێت لەمە زیاتر قبول بکە بە هەندێک خەڵک کەوا دەزانن تازە هاتون و ساعەکە گەنجێکی گەرمە وا دەزانن لەم دنیای کەس خەبات و یەک ڕۆژ مێژووی تۆمار نەکردووە تەنیا ئەو نەبێ هاتووە شاشە هەرچی مقدسات و شتی جوانی هەیە دەشکێنی زۆر جانە مامۆستا ئەمە دەبێت تەحمل کەین لە پێناو خاک زۆر بەری vێگاوێ جەنابێتە گوتی ئەڤر و کەشی کەسێک سایتەرە ئاکرێ ڤەگەڕاندەوە بووەکێ کارڕێک نەدایە و حتا دیمای هەر لەهەنێک بیت بەرێک و گۆمتۆڵک ئەمە بادینی بێژین بەرێک و گۆمتۆڵک vê kevin kesan hene dîgelay safîd bin û teman dem de qaîdê êketiyê jî ئەڤر و keyêt bêjîtin yani êketiyê dît حتى هالبجارتنێ دوێ دیمایژی هەفتە حتا هەژدە کورسیاب دەستڤەئینان و ئەمێت بێژین هەکەر ئیتیفاقەکە دی بێتەکردن دێ خەلک گەهیتە قۆناغەکە دیە ئارامتر ئێکەتی دێ چاوە قاعیدێ خویە جەماوەری تێگەهێنیت کو هەکەر ئیتیفاق چێ بیتن ئەڤە نەخرابە و ئەڤە تشتێکێ باشە و هەمان دەمدا ئیتیفاق چێ بوژی ئەو ئیتیفاقە بۆچی حتا vêgavê وەکی کوتە گوتی من بەری vêgavê ئاماژە پێدا کابرال ئاکرێ دەرباز نابێت یان هەر بەرێک و گومتەڵک vê کەفتن دیگەلای خەلک دێ سافی بیتن ئەڤە چه ئیتیفاقە ئەمە من نامەیە لە ڕاگەاندن ئەو شتانە باسکەم بەڵام هاتو ئەوم نەکردانی خۆم دژی ڕاگەاندنم بۆ دەکرێت بە تەلەفۆن بەدانیشتن بە کوونەوە شتی خۆت باسکەیت و گلەکانی خۆش باسکەی بەڵام ڕاگەاندن بۆی تەسعید ئەم شتانەکەی بەڵام ئەمە کارێکی خراپە و ئەمە دووبارە و دەبارەش بۆ تۆ بۆیە یعنی لەمە قسەی ترمان هەیە بەڵام لێرە نا ئەمەی کە دەیڵێن قسەکەی تۆ من ئاماژەم پێدا پێویستە پێش هەموو شتێک یەکێتی و پارتی لەم سیاسەتی ڕابردوو ئێمە بە خۆمان دابچینەوە بە خۆمان دابچینەوە لەوەی کە ئێستا بۆ نمونە لە ئەم حکومەت خۆجیان هەیە ئێستا بۆ من زۆر قورسە من بێم لە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران یەکێتی نیشتمانی کوردستانە 5 وەزیرم هەیە دایان مؤسساتی ئەم حکومەتە من بەشدارم لە حکومەتی کە ئەمڕۆ هەیە باشە لە دهۆک من ئێستا نەم عارزەم نەدەسەڵاتم چۆن جەماوەری یەکێتی ڕازی بکەم چی پێی بڵێم چۆن ئایا دەکرێت من دەکرێت لێرانە بێم هەرچی خراپەی بخەمە سەر حکومەتەکە لە کاڵێکی ئێران و کەچێت لە حکومەتی بنکەفرەوان من بەشدارم بەخێر نابێت ناکرێت بەڵام هەرچەندە ئێمە و دەستخۆشی لەو حکومەت خۆجیەکردن تا ئێستاکەش بە نەفەسێکی زۆر باش مەتحمان کردووە باش و ئەرکێکی زۆر گەورەش لە شانی بۆ و کاری باشیان کردووە دەستخۆشیمان لێ کردوون و لە زۆر کۆڕکوبنەوەی خۆشمان باسمان کردوون قورسایەکی زۆری سەر شاری دهۆک لە ئاوارە لە نەبوونی قەیرانێکی دارایی بەهێز فراوانی سنوورێکی شەڕی فراوان بەڵام ئەو شارش ئارامی و پێکەوە ژیان و هەمووشی پاراستووە دەستخۆشیان لێ دەکەین لەو ئیدارەی ئێرە کارێکی باشە بەڵام خۆگە بەشدار باینێ لەوانێ زۆر زیاتر و لە کۆڕش مینەرەکانی خۆمان و لە هەموو شوێنێک باشتر باسمان دەکرد من ئەوەی کە مەبەستمە بیلێم کۆی تۆ باس کرد پێش هەموو شتێک ئێمە دەبێت قاعیدەی جەماوەری خۆمان ئاشکەینەوە پێش هەموو شتێک دەبێت ئێمە دادپەروەری کۆمەڵایەتی بگەڕینەوە پێش هەموو شتێک دەبێت ناکری ئێمە ئەگەر دوو خێزان لە ماڵێک بەشەڕ بێ دەبێت پۆلی لێ تەرەفی لایەک بێ دەبێت ئەمانە لا بکرێت ناکرێت تۆ ئەمڕۆ کەوت ئاماژەمان پێدا بووە خاڵی دۆم سێم ناکرێت تۆ بەدری تۆنی نابێت ئەم شارە ئەمە چۆن شتوا دەبێت ئەمە ئاسایش حکومەتە بەناو کەچ لێرە نابین دێ بەو شێوە چۆن دەبێت ئەمە
چون دەتوانین جەماوەەکەی خۆت ڕازی کە کەم باینە ڕێککەوتن دەکەم و دەنجی ئەم خەڵکە بۆ اتفاقێکمان لەسەر پۆستەکەی پێکەوە دەنج بۆ بدەین ئەمە چۆن دەگرێت ئەمە ناکری بۆی کە ئێستا هەیە بۆی دەبێت بەڕاتر ڕێککەوتنەکانمان لە چوارچێوەی ڕێککەوتنی ئاشتبوونەوە بێ ڕێککەوتنی ڕێزگرتن لە دیموکراسی بێ ڕێککەوتنی دیموکراتیەت بێ ڕێککەوتن لە هەموو بنەما دیموکراسیانە و ئەوانە بێت کە خزمەتی پرۆسی دیموکراتی و سیاسی دەکەن لە هەرێمی کوردستاندا ئێمە کاتێککە دەڵێن بۆ مەسەلە من وا بکەم لە بازگەی سەحێلا و سێماڵکە من تەنیا نەک میێوانم بەڵکو میێوانێکی زۆر ڕزاقورشی مەگە بە میێوانداری سمێندری بۆ وهات بکەم حکومەت هەمووان نییە بۆ من نتوانم تەنانە سەحەفیەک لەوێ دەرباز بکەم لە ساڵی پار نامێ بتمنە هەم تەفاسیلێک بۆ نمونە ینی بۆ نمونێک وەرەوە فەلک ناسێک لە ئەندام پەرلەمانەکانی هەدەپەیە تەلەفۆنی کرد من لە 2003 برادەرمە و کاتەنی کە لە مووسڵ بوون لەگە من و کاعیدۆ و لەگە کاک سادیوان تەلەفۆنی کرد گوتی من دەمەوێت 38 لە پێشەوە شانگا ڕزگارکردی سونی ڕزگارکرا بە ئەو دوێ توی دەمەوێت بێمە ئەو شەوەی لە شاخ بخەوم بێ ڕسمیات هەروە لەگەر کتێکی ئێزدیە پێشتر ئەندامی اتحادی ئەوروپی بوو کوردە و ئێستا ئەندامی پەرلەمانە و ئەندام پەرلەمانی هەدەپێ لە تورکیا من زۆرم بە ئاسا گوتم بۆ نایە ئێمە چ پێی ودێکی کاتێکە زۆر جێی سەر سوڕمان بوو دوای دەست چاوەڕێکردن نەماتوانین دەربازکەین لێرە بۆ نەک ڕسمیاتیش ینی هیچ بەبێ ئەوە ینی هیچ ئەوەیش تێنەبوو داوای مەسەلەن لەگەر ئەوەی کە لەگەر لەگەر علاقاتی پارێزگاوانە قسەیان کرد بۆ شێوازێک مەبەست ئەمانە وامان لێ دەکات ینی بەڕاستی وامانێ دەکات خۆمان بە خەج ئێرەش نەزانی بۆ حکومەتەش نەزانی ئەمەی کە تۆ دەڵێ ئیتفاق بەڵێ ڕێککەوتنێک دەبێ ئەمانە هەمومان وەکو یەک خاوەنداریتی بکەین وەکو یەک بەرپرسیاتی هەڵگرین وەکو یەک لە خۆشی ناخۆشیەکان بەشداری تێدا بکەین ئەمانە هەمووشتن زۆر ئەمە شتێکی زۆر بچووکە کە من باسی دەکەم بە سەدان شتیوانش بەڵام دیسان دەڵێمەوە ئێمە جێگە ڕێز و خۆشەویستیمان بۆ ئیدارەکەی ئێرە و ئەو حکومەتەش هەیە کە دەبێت ئەمە پژگیریش بکەین و دەبێت شانی بدەنێمەری بۆ ئەمڕۆ لایەن هەیە وازێنداری لە ئەوە بەکاردێنم بەڵام ئەمڕۆ کە تووشی قەیرانی سیاسی بوون لە شەڕی خۆشدانی دەبێت بەرپرسیارەتەکە ئەمڕۆ مهمە هەرگرین نبوو لە کاتێک کەسانێکی زۆر و کاتێکی ئارامە مامۆستا دەوە هەردوو پەیوەندیە ژوارگرن شمێژە سەرهێلی کاک عەبدوڵڵا ئێوار باش باشتر سەرچاو بدەن فەرموو برای من بله بخیرەتە من میوانێت دەکەم زۆر سوپاس کەرم کەبرا بله سەبارە ڕەوشە کوردستانێ بله بله از خۆشەمی جیاوەتنی مۆنەپاسی ئێکەتی و هەر کوردێکی هەوێت ئەم هەمی کوردین بله بەدل دێرە من پرسیارێک هەیە بله ئایا ڕەوشانێکی هەرێم تێدا و ئافمد ملانێ سیاست حەزب پێک نەکردنە حەزبێتنا ئایا پرسیارە بە بوو میوانێتە بله میوانێتە پێشبینە کوردستانەکە گەشتبین کە کوردستانێکی پاشە ڕۆژێک هەیە ئایا ڕەشبین هەیە یان یا گەشتبینە بله زۆر سوپاس کا خێر هات کەرەمکە الو ئێوار باش سەسەرێ من قبل خيراتنا مامۆستا هەرێمیتم مەمنونی تەمە کەسنێ بخوازم بله زۆر سوپاس کەرم سەبارە بە باتێتا و ڕەشە هەرێمە کوردستانێ بله ئەنزانم ڕەوشمای حتا بەختی ڕەوشە هەرێمە کوردستانێ بکەین وەختی ڕەوش گەلێکە ئۆلوز بووی هەمووی سڵ خودی تەعالا چێکێک ئینشاءالله بله سەر از مامۆستا هەرێمی بله ئایا ئەف قەیرانên هەرێمە کوردستانê پەیدا بووین خەڵک بشتن ئێکەتی و پارتی سەبەبێت ئەوەلین ئەو یەدماهی تێنەژی ئایا ئێکەتی چەندە تاوانبارە چەندە گونەهکارە بەرامبەریوی قەیرانە هەڤلوجە کوردستان پێدا دەرباز بیدن دیسان بسیارە دوام بۆ مامۆستا هەرێمی ئەگەر هات و ڕەوش و دەلیڤە بخوازیت و ئێکەتی ببیتە ئۆپۆزیسیۆن ئایا ئێکەتی نیشتیمانی کوردستان یا بەرهەڤە دێ چەندێ بکەتن پێخەمەتێ چەندێک خزمەتە خەڵکی کوردستانی بکەتن بسیارە سریان بۆ مامۆستا هەرێمی ئایا نبوون اپوزیسیون هەرێمە کوردستانê و پشکداریya حکومەتە بنکە فراوان والله حکومەتە بنکە قەیران بوویانەوە بنکە فراوان لێ ئایا نەبوونا نەمانە اپوزیسیونێ بووە ئەگەر کو ڕەوش وەکی بێگەبێنێ خۆ بکەن و هەموو هەر کەیفە خۆ قەیرانە دروست بکەن و زۆر سوپاس کا خێر هات زۆر سوپاس بۆ جەنابێتە بەلێ بینەن هێژە ئەم دێ چینە vê navberê piştîngî dê vegerêneve bû timamiya bernameyê gelme bin em gelweyne بەرەکەتە هەمی ماڵایە و هەواڵێ هەمی دلایە واقشکردن و ششتن ئەز هزری بۆ ناکەم ژی بەرک و باشترین جۆر ئێبێجەیە
temizliğin ABC'si. بۆ ریکلامکردنê lê Kenalê Badînan Sat peywendiyê bi van jûmaran bikin. دوباره وگرانه بو تمامیه. بله مامستا کاک عبدالله بیجیتن تو رجبینی یان گجبینی کردستانه که آینده دی چل کردستانه هر چنده اوه پیشبینی نه بروف نشه توقعاوی چنده جوی راستی چنکو وقتی تو گورانکاری چید بر بله من اوی که عبدالله بگوتی نه من زور گجبینم بلام که کاتی کما اماجه با راستی و درستی و خوشی ناخوشی لچوین داری خلالی که بازکین بو چهره سره بوی نبید بۆ نییە مەسەلە ئێمە بەردەوام هەوڵ دەین کە ئەم مەسەلەن کە دەڵێم گەشتبینم بۆ گەشتبین نەبم بۆ گەشتبین نەبم کاتێک کە چەقی ناسیۆنالیستی عەرەبی لەو پەڕی هێز و سەرکوتنی نەتۆکەمدا وەڵام ئێتا کورد لەسەر ئاتی هەموو دنیاوە شەڕی بەرامبەریان ئەمڕۆ سەدەکانی داعش کە بۆتە تەرشێکی گەورە بوو لەسەر هەموو دنیا کەچی ئەمڕۆ سەدەتی پێشمەرگە و شەڕبان وادە شکاندن و شکستان بۆ گەشتبین نەبم بۆی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان پێگەی هەرێمی کوردستان لە ئیتحادی ئەوروپی لە ئەمریکا لە دنیا پێگەیەکی ئێزگار گرنگە ئەمانەی دوێنێ کە بەناوی باسیەکان و پاشماوی باسیەکان و قاعدە دەیکوشتن بەڵام بیزوڵاتی سونە پشتگیری دەکرد نەمانتوانی قسە بکەین پێشمەرگە لە سموسە شەهید دەبوو بەڵام بە خراپ پیشان وەسەر دەکردین بەڵام ئەمڕۆ وڵاتەکانی ئەوەی دوێنێ ئەو بیست وڵاتی سونە چەند وڵاتی سونە کە دوێنێ پجی داوان دەکرد ئەمڕۆ شانبەشانی ئێمە دژی ئەوانە کە دوێنێ خەتەر بوون لەسەر ئەمن و ئاسایشی ئێمە و ئاشایشی نیشتیمانی ئێمە نەخێ من زۆر گەشتبینم کە ئەوەی کە دوێنێ بە خەترم دەزانی لەسەر ئایندەی وڵاتەکەم ئەمڕۆ ئەوان خۆیان بۆ خۆیان ساڵێکی هەڵکاندووە بە ناوی ڕشپی کە ئەو ڕشپیانە من پێم وایە ئەمانە هەمویان ئێزگار بەرەو دۆزەخێکی خراپ دڕۆن و باشی دەشکەین و کورد لەوە سەر دەکەوێت تاکە شتێک کە من دەمەوێت تەمەنا دەکەین ئەوی زووتر ئەوەیە ناماڵی خۆمان ڕێخین تاکە خاڵێک کە ئێمە گلەیمان هەیە و کە پەرۆشین وەکوێکی نیشتیمانی کوردستان دەبێت پەلە بکەین لۆ ڕێخستنەوەی ناماڵی خۆمان ئەجینە ئەوکەی تر هەموو هۆکار دەرەجەکانی دەرەوە ئەوە سەرڕەوشێکەیە لە سووریا هەم بە قازانجی کوردە لە داهاتوێکی نزیک بە قازانجی کورد دەبێت لە تورکیا لە داهاتوێکی نزیک بە قازانجی کورد دەبێت لە ئێران لە عێراق بە قازانجی ئێمەیە ئەمەکە تا بەڕێز عەبادی ئەلایەندەکە شتێک نماوە بە ناوی سیادەی دەوڵەت و سەروەری بەغدا کە ئەمڕۆ ئێمە خەممان بێ زۆر بەشدار دەکەن یان ناکەین ڕاستە بۆ ئەو تەکنۆکراتی پێویستە هەم پجیریش بکەین بۆی نەبینە ئەوەیەک بەرامبەر دنیا و ئەمریکان و نازان دۆستەکانمان بەڵام ئێمە دیسان دەڵێن کورد لەمە لە هەموو قۆناغەکان زۆر باشاتۆ ئەوەی کە گرنگێتە ناماڵی خۆمان ڕێخین ئێمە داهاتوێکی ئێزگار باشترێک زۆر چاوەڕێمان دەکەن ئەمەی کاکێ چەندگە بشتن ئێکەتی چەند تاوانبارە پراوشە ئەڤروکە و قەیرانێن ڤێگاڤێ ئێکەتی دەبیتە ئۆپۆزیسیۆنیان نە یان جیت بێژتن نەبوونە ئۆپۆزیسیۆنی ئەم گەهاندینە ڕەوشەکەوەکی کو ئەڤروکە ئەم تێدا زانگ چۆنە کاکە بەو ینی بەو پێوەرە نا دارە سەرەتا یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەشدار بوو تا ئەمڕۆژ کە لە حکوومەتی بنکەفران تێدا بەشدارین تا کاوینەی هێشت پێ و فرسەتە ئەو بۆشانەی کە دروست بووە لە کاتی شەڕی ناوخۆ یان لە کاتی دوودارەکان بە پێی واقع ئەو کاتە ئەمەش بەرپرسیارەتیمان هەبووە و ئێستاش بەرپرسیارەتیمان هەیە لە هەموو باش و خراپەکان لە هەموو باش و خراپەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتی هەیە بەڵام ئێمە بەرپرسیارین لەوەی وەزعی ئابووری ئەمڕۆ عێراق شتێک چوو و ناوچەکە شتێک چوو و نەیەکێتی و نەپارتی بەرپرسیارنی لەوەی کە سەعری نەفت هاتوو دەخوارێ ئەگەر نرخی نەوت ئەمڕۆ لە بازاڕەکانی جیهان لە $100 با ئەکرد ئەمڕۆ هەرێمی کوردستان شەڕیشی پێ دەکرا و ئەو قەیرانەش تێدە پڕاند و کۆمەڵێک شتێ لەوانەیە ئەم کێشانمان نەبووایە بەڵام ئەمانەی لەوانەیە بەڵێ بەرپرسیارین لەوەی کە بۆ باشترمان نەکردووە مەسەن بۆ نمونە بۆ ئێمە تەنە یەک سێکتەرمە هەڵبژاردەوە بۆی بتوانێت خزمەتی ئابووری کوردستانی پێ بکەین تەنە نەوت بێ بۆ لە کەرتی کشت و کاڵ زیاتر کاری باشمان نەکردو لە حکوومەتانی ڕابردوو بۆ لە کەرتی پیشەسازی زیاتر کاری باشمان نەکردو بۆ لە کەرتی با بڵێن سیاحە باشتر حکوومەت هەرێم کاری نەکرد و کەمێش بەشێک بوونی لەو حکومە ئەمانە دەکرێت گلەیی بن ڕخنە بن لە حکوومەتەکەی خۆمان لە ڕابردوو بەڵامانە ئەوە نیمە بەرپرسیاری هەموو شتێک بوون نەخێ بەرپرسیاری هەموو شتێک نەبوون و هەوریشمان داوە بتوانین
ئەم بەرپرسیارەتی هەمانە بە شەفاف و بە دروست زۆر زان بچینە لە فراکسیۆنەکە ئێمە گلەی ئەو کرابێت کە دەڵێن وەکو معارەزە تەسەڕوفی کردیە مانە ئەوەنێن بەرپرسیارەتی نا بەڵام بەرپرسیارەتەکە لەوێ کە دەبێت ڕاتەکان بیلێن کە لەکوێ کەم و کوڕیمان هەبووە بەشی پێ حەزمی خۆمان لەو حکوومەتە ئێمەش کەم و بەرپرسیارەتیمان هەیە مەسەڵەن بۆ نمونە کاتێک کە من ئەلێرانە لە بیرمە لەسەر مەسەلەی ڕۆیشتنی نەوت و بازارەکانی جیهانکردنی نەوتی هەرێمی کوردستان من لەسەر ئەو کورسێ لێدوانم داوا گفتووەم کۆ مناقەشەمان کردووە بۆ کارێکی باش نییە هەرێمی کوردستان نەوتی خۆی بەخۆی بفرۆشە یان بۆ دەرەوە بڕوە یان لە بازارەکانی دنیا بەهۆی نەفتەوە ببینە پێناسەیەکی تر و یا ناسینێکی تر و لەسەر نەخشەی ئابووری جیهان کارکی ئێزگار باشە بەڵام ئەمە بە باشی بەکاربێنرێ ئەمە نەک ببێتە مای سەرێشە بۆ خۆمان و حکوومەتەکەمان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش کە ئەمی دەسەر مەسەری چ ئەوەیە کە ئێمە ئەوڕۆ بە شەفاف نەبین لە هەموو مەلەفەکانی نەوت بۆ مەلەفەکان نەخینە بەردەمی سەرۆکی فراکسیۆنەکان بە باشی لە چۆنێتی هەناردەکردن و بە بازارکردن و هەموو ئەمانە بە شەفاف نەبێ بۆ هەندێک خەڵک بێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن قەنەعاتی خەڵک بێنێ بۆ لەبەرچی بۆ ئەیکەتی شەفافیت نەفتەدانی من پێم وایە ئەو شەفافتەی کە پێویستە تا قەنەعاتێنانی شەقام ماوێتی بەڵێ شەفاف نیە بەو پێیکە ئێستاش لەگەداری ئێمە گلەیمانە سەرە و لەسەر ئەم وەزارەتە مەلەفی نەوت تا ئێستا لە هەرێمی کوردستان بە شێوازێک بەکار نهاتووە کە بتوانین هەمومان زیاتر پێوە قسە بکەین مێمای وەکو یەکێتی نیشتمانی کوردستان دەستخۆشیمان لەو پرۆسەیە کردووە و یەکێتی خۆشی مەبادرەی ئەوەی هەبووە لە ساڵی 93 و 4 کاکە یەکەم مەسفای نەودێکێتی لە سینەمایی دایناوە یەکەم بیری نەود لە شیواشۆگێکێتی لە میزانەی خۆی بۆ مەز ئەخراپەی تێچوونی هەڵکردنی بیری شیواشۆکی خستۆتە شەشانی خۆی لە ڕابردوو بۆیە ئەمانە کاری باش بوونە بۆ ژێرخانی ئابوورێکی بەهێز تۆ کاتێک کە باسی دەوڵەتەکە چۆن دەتوانانی باسی دەوڵەت بکە ئەگەر ژێرخانی ئابوورێکی بەهێزن نەبێ چۆن دەتوانی تۆ باسی ژیانێکی باش بۆ خەڵکی کوردستان بکە ئەگەر ژێرخانێکی ئابووری بەهێز دروست نەکەی ئەمە هەموو واقعین لە سیاسەتی دەوڵەتداری لە کاری دەوڵەتداری لە کاری ئیداری دەبێت ئەمانە دەستەبەر بکرێت بۆی پرسیارەکەی ئەم کاکە خێرات بڵێ نەخێت ئۆپۆزیسیۆنیش خۆی نەخرانە بوو من ئێستا لێرە نە ئۆپۆزیسیۆن نە دەسەڵاتیم خۆی نەخرانە بووە میتونێک لەیش بکەین و میتونە زۆریشم ڕێزیشم بۆیان هەیە و ئەوەندەی مەتحیان دەکەم لەوانە گلیانێ نەکەم زۆر میتونە لە هەمووی بەڵام ئێمە دەڵێن بۆی ئەم ئەزمونێکە هەمانە جوانتری بکەین ئەم ئەزمونێکە هەمانە بیپارێزین و ئەو دەستکەوتانی کە پێویستە بەدەستمانێن دەستەبەری بکەین بۆ ناسۆشێش لە سەرەکان مەثەن مەلەفی مادەی 140 کۆمەڵک مەلەفی گرنگکەیە لە بەغدا کە دوای بەپی پرسیارەکانت ئینشاءالله ئەگەر دامان دەتوانین قسەی پێ بکەین بۆی ئەمن دەڵێم ئەوەی کە پێویستە ئێمە ڕێزارێ لە مؤسساتی خۆمان بگرین ڕێز لە هەموو دەستکەوتانە بگرین ئەوەندە ڕەشبینیش نەبین چونکە دەڵێم ڕێکەوتێکی زۆر باش ئەمزارێ هاتووە لە سەدەی 20 بۆمان نهاتووە لە سەدەی 21 کە من بە سەدەی 21 سەدەی کوردی دەبینین پێم ئەم بەهاری کوردیش دەبێت لە داهاتوو بۆیە دەبێت ئەمە ڕەشبین نەبین گەشتبین بین بەڵام دەبێت نامالی خۆمان ڕێخین و ڕێز لە خۆمان و لە مؤسساتی خۆشمان بگرین ئەمستا ئەم دەهینە سەر تەهمیشکردنا ئەم بێژین گۆڕان و وەرگرتنا پۆستا ئەبێن vێدیمایە بۆچی ئێکەتیان نیشتیمانیە کوردستانێ ڕازی نەبوو وەرگرتن ناوان پوستان ئەوێت حکوومەتێدا بەرگۆڕان کەفتی ئەvە ئەدەمەکێدایە کو بەری 2 ساڵ و نیڤە گۆڕان و پارتی ئەتژورین گرتیدا بکەنی و حتا دیمایە پلان دژی نەبوونا نەمانە ئێکەتیە یان تەهمیشکردنا ئێکەتیە گێڕان پۆست هاتنە دابەشکردن و حتا دیمایە و بەلکو گەلک پۆستجی ئەو بوونیت بۆ ئێکەتیت کەفتن و ئێکەتی هاتنە وەرگرتن بۆچی ئێکەتی ئەف پێنگاوە نەهاوێت ئەم بێژین هەگەر ئەمە بزمانی جادێژی بێژین تۆڵا خۆڤە نەگرەوە هەڵە بەهالە نابێت چارەسەرکرێ وەمە پرانسیپیشە بۆ کاری باش و بۆ داهاتوێکی باشتر هەڵە هەر کاتێک بە هەڵە چارەسەر کرابێ دەرەنجامی خراپتری بۆ لە قۆناغی یەکەمیش بۆ قۆناغی دووەم ئێمە وەکوێتی نیشتیمانی کوردستان ئەرک و مادیبوونی کوبەرپرسیارەتی زۆرمان خستە سەر شانی خۆمان بۆی بتوانین ئەم ڕەوشەکەی هەیە چارەسەری بکەین نەک تۆش ئەوەندە مەسووسە ئەو برینانەی کە ڕابردوو خوێتیە بکەین با چاچکەینەوە بۆی بتوانین ئەمانەی کە لە ڕابردوو کراوە بەڵێ دەرحەق بە یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە بەڵام ئێمە ئەگەر بەوە ڕازی بوون ئەوان بتوان ئاش بنەوە ئێمە قبولمان ئێستاش شتێک بر پۆستەکانی خۆشمان دەبەخشین بۆی بتوان ئەم ڕەوشە هەرێمی کوردستان چاککەینەوە بۆی لە داهاتوو بتوانین بۆ نەتەوەکەمان بۆ ئایندەی تەوەکەمان دەستەبەری مافەنەتەوەکەکانمان چ بۆ باسی ڕفراندۆم دەکەین دەبێت بە ماڵێکی تۆکمەوە باسی ڕفراندۆم بکەین
باسی دەوڵەتی سەربەخۆی کوردی دەکەین کە مافێکی سروشتی و نەتەوەی خۆمان و حەقی خۆمانە بەڵام کاتێکی گونجاویش ناڵێم 100% گونجاوە بەڵام لەم کاتە ئەگەر نەیکەین بۆ کەی دەیکەین و ئەگەر نشکرێ بۆ ریفراندۆم کە مەبەستمەوە چۆن بتوانین باسی ریفراندۆم و دەوڵەتی کوردی بکەین ئەگەر نێماڵی خۆمان و هەموو ئەوانەی کە پێویست دەکات ڕێکخێنەوە من دەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو چەندین کۆبوونەوەی لە پێناو ڕێخستنەوە و ئاشبوونەوە و سازان بۆ هەموو ئەو سێکتەرە گرنگانە یان بۆ ئەو پرسە گرنگانێک کە هەیە کاری کردووە ئێستا لای ئێمە ئەو پۆست و ئەوانە مهم نین شەراکەتێکی حەقیقی بەلای ئێمە گرنگە وە ڕێککەوتن و سازان بۆی بتوانین ئەم قۆناغە دەرباز بکەین بۆ نەتەوە کەمان دەستەبەری شتێکی گەورەتر بکەین ئەمیش کە باسی چاری خۆنووسین کە دروشم ئێمە بۆ لە پێنا ئەم دروشمە لەژێر ئەم دروشمە دنیایەک و خوڕوباری خوێنمانداوە بۆیە ئەرکێکە کە ئێستا ئێمە دیسان خەباتی بۆ بکەین و دەبێ مادی بوون ئەم ئەوەی کە تۆ باست کرد لە ڕابرد و چۆن ئەمانە شتێکە کاتی ئەوەی باسکەین کاتی ئەوەی دەڵێن دەبێت نامال خۆمان ڕێخین دەبێت یەکێتی زیاتریش لەوەماندوی بێ دەبێت گۆڕانیش تەفاهمی ئەوە بکە کە ئەمڕۆ هەرێمی کوردستان لە قۆناغەکە پێویستی بە سازان و تەفاهم و لێ گەیشتن هەیە پارتیش دەبێت لەوە بێتە خوارێ بەرپرسیارەتی جەنابی کاک مەسعود و پارتی دموکراتی کوردستان دەبێت لەوە گەورەتر بێ و گەورەتریشە کە لەوەی فلان وای گوتویان دەبێت ئیلا ئەوە نەبێت ئەم شتانە بۆ ئایندەیەکی باشتر شتی زۆر بچووکن برێنی لا دەبێت شتێکن ئەگەر وانە بێ یان دەستکەوتەکان بۆ ئایندە و ئەمەی کە لەو قۆناغی ئێستا لەم گۆڕەکارانی ئێستا کە هەیە من دەڵێم دژمنەکانی ئێمە زۆر لاوازن بەرەو لاواتریش دەڕۆن دەبا بیخۆزینەوە سوودی لێوەرگرین و ئێمە سەبەب نین وڵاتی سووری هەڵوەشاتەوە و ئەلا خاوەنی سەربەرێک نمایە و تووشی ئەمڕۆکە لە یەکێتی ئەوروپا لە دنیا ناشرین بۆ ئێمە سەبەب نین خۆیان سەبەبن کەواتە ئێمە حەق خۆشمانە دەستەبەری مافەکانی خۆمان و سوودیش لەمە وەرگرین کە بیقۆزینەوە بۆ خزمەتی نێتەوەی نیشتمانمە بەکاری بێنین ئێمە دەڵێن یەکێتی بەرپرسیارەتەی هەیە پارتی زیاتریش وەلایەنەکانی تریش بەپێی قەبارەی خۆیان بۆیە تەمەنا دەکەین لە داهاتوو بتوانین کێشەمان پۆست نییە کێشەمان شەراکەتێکی ڕاستەقینە و سەرکەوتنی پرۆسی دیموکراتی و هیچ گومانێک دروست نەبێت لەسەر پرۆسی دیموکراتی لە هەرێمی کوردستان دۆستەکانمان دەڵێن دیموکراتیت لە هەرێمی کوردستان لەژێر پرسیاردایە دۆستەکانمان پێمان دەڵێن تاکید دەکەنەوە هەرێمی کوردستان جێگەی دڵخۆشی ئێمە و ئایندەیە بۆ ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت ئەوانە بە گەورەی ببینین دۆستەکانمان ئامۆژگاری باش دەکەن هیوادارم سوودی وەرگرین زۆرجان مامۆستا ئەم دل دەمێ مای هەینە سەر ئەم بژین وا کۆمبۆنێ دیمایە تایبەت ئەوە گولدوی هاتیە ئەنجامدان دناو بەینایەکەتیان نیشتیمانیە کوردستانی و پارتیا دیموکراتە کوردستانی دەرەنجامی وێ کۆمبۆنێ چ بوو هەگەر جەنابێتە بۆ بینەرە دیارکردن ئەو کۆمبۆنە چه ئەنجام لێ دەرکەفت ئەوەی کە لە ڕێگان دنیش باس کرا و بەلاغی هەر کۆبنەوە کەش ڕاگەاندرا و ئەمڕۆ سەردانێکیتی بۆ لاەنە سیاسەکانی تر بەردەوام بووە ئەوەی کە هێتا زۆر گەرمە و باسێکی گەرمە گرنگە بۆ هەرێمی کوردستان ئەفەن ئەوەیە کە پشتی هەرێمی کوردستان لە حکوومەتی تکنات و کرادەکەی بەڕێز ئابادی چۆن دەبێت چییە لێرە بەرچاویش پێشتر ڕوون نەبوو باسی ئەوش زۆر کراوە بەڵێ لەگەر ئەوەی حکوومەتیش تەکن و کرات کە ئەوە دەکەن با بڵێن ڕادەگەێنن بەڵام لایەنی کەم هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان لە چوارچێوەی ئەوەدا بێ کە بتوانین خۆمان باوە بە خۆمان بینین و باوەڕ بۆش بینین کە شەراکەتێکمان هەیە لەوێندرێ ئەگەر ئەوان بیر لە سیاسەتێکە لە ڕابردوو بکەنەوە چۆن ئیسرائیل هێندێک عەرەبی دەهێنا لەوە دەکرد دەسەڵاتی پێدەدا و چۆن سەدام کە دوو لەو برادرانەی با بڵێن نیزامە نوێی ئێستا عێراق تایە محەیدین معروف و تایە ڕەمەزانی دەهێنا دەکردە نوێنەری کورد ئەگەر ئەوان بیر لەوە بکەنەوە کارێکی خراپە کە دوو لەو شەخصانە ژان مقابل ئەوانین چکە ئەمانەی کە دیاری کراون پیاوی پاک و تەکنۆکرات و بەڕێزن قەت مشابهە ناکرێ بە ئەو دوو تەهایە کە باسم کرد بەڵام لە ڕووی و ئەوەی کە بیانێ شتێکی وا دروستکەن بەغدا ئەمە کارێکی خراپە و لە ڕابردوو زۆر زەرەری کرا لە ڕابردووش هیچ قادان چی نەگەیان شکەتیش هێنا ئەم سیاسەتی ڕابردوو بۆیە پێویست دەکات ڕێژ لە هەرێمی کوردستان بگیرێ لە ڕێی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە داوای کاندیدی تەکنۆکرات بکەن و ئەمە جارێکێتی پارتی لەسەرەوە کۆکن هەموو لایەنە سیاسەکان لەسەرەوە کۆکن ڕێ هەرێمی کوردستانەوە ئەمە تەقدیم کەن ئەمە بابەتێکی گرنگ بۆ کە گفتوگۆ پێکراوە و ڕەزامەتیش بوونە و پاراستنی ئێستاقاقی هەر لایەنێک لەم تەکنۆکراتانەی کە وا بڕیارە و
ڕێککەوتونە سەر ئەوەی یەک وەفدێکیان بچێ بە بەغدا لاەنە سیاسەکان بەژاتیدا بکەن و ڕەزامەندیشان هەبوو و ڕازیش بوونە بەو کۆبنەوەیەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ئەمە کارێکی باش بوو لە دوێنێ کە لەگەر برانی پارتی و ئەمڕۆژ لەگەر برانی یەکگرتوو کۆمەڵ وا لە داهاتوو لەگەر لایەنە سیاسەکانی تریش بۆی بتوان لایەنی کەم لە بەغدا لەم قۆناغا تێیپەڕێنین بزانین حکوومەتەکە تۆکۆنۆکراتەکە دەگاتێ هیواداری ئەم حکوومەتەی داهاتوو ببێتە خێر بێت بۆ عێراق چونکە ڕابردوو تەنیا حکوومەت بۆتە ناشرینکردن و تامیشکردن 2000 حکوومەتی بەغدا موچە و میزانەی لە هەرێمی کوردستان و وەلا خۆشی مەسەن تۆ سەیر کە حکوومەتێک ئەگەر تێبینی بکەیت لە هەموو ڕوویەکەوە شکەتی هێنا لە ڕووی سەربازیەوە شکەتی هێنا لە ڕووی ناو سەنگ و سیادی عێراق شکەتی هێناوە لە ڕووی پەیوەندی وڵاتی عێراق لەگە وڵاتانی دراوسێ و عەرەبی لایەنەکان جیهانی هێناوە هەموو وەنی ئەمانە بۆتە جێگەی نیگەرانی خەڵکی عێراق و هەرێمی کوردستانیش نازانی بە فۆرمێک لەگەران ئەو بکەم ئێمە ناڵین کەم و کوڕیمان نەبووە بەڵێ هەر بوو ئەوەی کە کەم و کوڕێکمان لەوانی کە تا ئێستا وەفدێکی دیاریکراوی مختصی باش کردە بوو تا ئێستا بەردەوام هەبووە لە هەرێمی کوردستان کەم لە دوو شوێنی گرنگی پێشنیارمان کردو کۆبوونەوە هەمە ڕابردوو بەداخەوە تا ئێستاش ئەم مەبدا هەر جاری وەفدێک دەچێت بە ناوێک و بە شکلێک و بە شێوازێک بۆیە هیوادارم ئێستاش ماوە لە داهاتوو بتوانین هەرێمی کوردستان وەفدێکی هەبێت کە دەکرێت سەرۆک وەفدیش بیگۆڕینەوە ناوە لە کات لە پێی واقع زۆر بەڵام دەکری وەفدێکمان هەبێت کە بەردەوام تابعی شەکەی خۆی بکە لەکوێ پساوە لەکوێ گرێداتەوە لەکوێ دەست پێ بکاتەوە ئەوراقەکان ڕابردوو کێ ببینتەوە کوێ کاری پێ بکاتەوە ئەمانە پێویستە کە خۆمان وەکوهەرێمی کوردستان وەفدێکمان هەبێ بتوانین لەگەر فراکسیۆنەکانمان لەوێن دەرێ و نوێنەرەکانمان لەوێن دەرێ کۆدەنگ بن و زانیاری بەردەوام بگۆڕنەوە بۆی بتوانن مافەکانمان لەوێن دەرێ دەستەبەر بکەن مامۆستا هێز و لایەنین سیاسیین کوردی بەرنامەیەک هەیە بۆ لادانە عەبادی یان ژیان بێژین بۆچی کورد دێمە لێ خۆ دەنەڤەر بەروی باریک و بێژن vێت عەبادی ڕابیت ئەڤە دەمێکێدا کو عەبادی یە حکومەتە خۆ چێت کە توت بێژی دێی ڕاگەهینم و هیچ ئەم بێژین ڕەئیا کورداژی وەرنەگرتیە ئەڤە شوێرێ هاتیە بۆچی وی کورد هۆسا تەهویشکردن ئەمە نەیخینە سەر خۆمان کە کورد داوای کردیەنە ئەمە پێی ئەوەی کە لە پەرلەمانیش بینیمان دەڵێت تەغەیرێکی شامل واتە گۆڕانکارێکی تەواو لە هەموو پۆستەکان بۆچی ئەم بچینەت گەلوێ دەبێژین عەبادی ڕاکەین یعنی ئەول ماکێمە مشکلە ئەمە ئەگەر تێبینیم کە بەپێی ئەمەی کە ڕاگەاندنی ئەم چاکسازی لەوێ لە حکوومەتەکەی بەڕێز عەبادی دەڵێت چاکسازیەکی کامل گۆڕانکاریەکی شامل واتە گۆڕانکارێکی بە تەواوی هەموو پۆستەکان واتە لە سەرۆکی حکوومەت دەگرێتەوە تا ئاخر پۆستەکان تا هەیئەکان ژەگرێتەوە بەڵام ئەمەی کە ئەگەر تۆ گەر ئێتا بەڕێز عەبادی لابێ لەوانەیە من پێم وایە مانەوەی بەڕێی خۆمە من نازانم ئەوە دەگەڕێتەوە بۆ بەڵام تۆ ئێتا لای دەوانێت بۆ دەمانجی تر ئەم حکوومەتەکەی هەیە سەرۆکی حکوومەتی پێدانەدرێتەوە ئەو کاتە حکوومەتێکی تەسریف ئەعمالمان دەبێ لە حکوومەتی تەسریف ئەعمال هیچ قیودێک نابێ ینی هیچ ڕێگریەک نابێ لەوانەیە ئێتا پەرلەمان بتوانێت کەمێک ڕێگری لە پێش بکات لە پێش هەندێک پێشەلکاری یاسایی بێنە یاسایی بێ شتێکی بەڵام ئەو کاتە لە حکوومەتێکی کاربڕێکەر لەوانەیە ئەوەی ئێستاشمان پێ نەکرێ بۆی من پێم وایە ئەمە دەگەرێتەوە بۆ لێژنەی دانوتان کار یانی ئەو ڕێی شەخصی من نەگۆکو یەکێتی من پێم وایە مانەوەی عەبادی لە قازانجی پرۆسەکەیە بۆی کورد دەستەبارەوەکە بکە بەڵام ئەگەر کاتێک ئەمەی نەکرد پێم ئەو کاتە کورد دەبێت بکشێتەوە یان چۆن قڕادەدا ئەمە دەگەرێتەوە بۆ لایەنە سیاسیەکان و من ناتوانم لێرە لە زیاتی وان بڕیاردەم بەڵام ئەوەی کە گونجاوە پێم وایە ئێمە ڕێز لەو ئەوە بگرین وەکو هەرێمی کوردستان و کۆی کە دوێنش بینیم ڕێز لە گۆڕانکاریانە بگرین بەناوی حکوومەت تەکنۆکرات پێم وایە کاتە کە تۆ دژاتی دەکەی بۆ دنیای دەرەوە خۆشمان جێگەی پرسیار دەبێ جێگەی پرسیار دەبێ پێش هەم کە ئەو خۆشمان ماڵمان لە شوشەیە ئەوەندا ڕخنە و گلەی لا شوێنتر نەکەین ماڵمان شتەیە دەبێت ماری خۆمان ڕێخینەوە ئەو کات دەتوانین لەوانەیە گلەی زۆریشان لەوانش بکەین و زۆر بۆچی ئەم ڕاستە ئەمەد ناف ماڵا خۆدا بژین ئێکنینین لێ دوهی بوو هەندێک لایەنین سیاسیین عێراقی ئەو چەندە دیار کرد و ئەزی بووتە بسەراحەت بژم ڕۆنیک و ناوژینە گوتی گۆڕان ڕازیە ئەبدانانە وان وەزیرایانە بژین ئەبدانانە vê حکومەتی و بیتن هەندێک هێز و لایەنێندی ئێکەتی نیف گوتی ڕازیە پارتی هەر هیچ ئەوێ حکوومەتی ڕەفزت کرد بۆچی ئێک ڕازیە ئێک ڕازینینە ئێکی نیف نیڤە ڕازیە ئێک نیف نیڤە ڕازینینە ئەو من ئاگادارم بەڕاستی کۆدەنجی زۆر باشە بووە
بریا و کۆدەنجەی لە بەغدا هەبوو لێ لاریم کوردستانیش پێک و هەمان بە نا کۆدەنجی باشە بووە بەڵام بەبێ خوێنەوەی باشتر ینی فراکسیۆنەکان کە لەوێن دەرێ جاری جێگەی داخەلەوێ تا کەس هاوپەیمانی کوردستانیانی فراکسیۆنی هاوپەیمانی کوردستانیمان نییە وەکو یەک فراکسیۆن کە کورد لەوێ هە فراکسیۆنێک لێنەری خۆی هەیە دەتوانێت بەڵام ئەوەی من بینیم کۆدەنجی باشێت تا ئێستاکە و ئەو کۆدەنجەش وای کردێک کە لەوێن دەرێ بێک دەنگ لەسەر یەکەم مافی کورد لەم حکوومەتە تەکنۆکراتە تەقاقی کوردی دوو دادپەروەریەکی لەناو تەقاقە بۆ لایەنە سیاسەکانش بەیانی هەرێکی دوو پارتی پۆستی پێویست نییە خۆ ما یەکگرتووە گۆڕانە کۆمەڵە ئەمانە کە ئەندام پەرلەمانیان هەیە ئەمەی لە ڕابردوو ڕێکەوتنێک کە بەلێنەوە لایەنە سیاسەکان بۆیە من ئەوەی کە دەبینم ڕێکە بە تایبەتی کۆبوونەوەکانی ئەمڕۆ دوێنێش بۆ ئەو بابەتە ئەم هاودەنجی باشەیە هەمانجی باشەیە و کۆدەنجی باشەیە لەسەر ئەمە کە کورد بەیەک دەنگ بێ لەوێن دەرێ و بۆ داخوازەکانی و بۆ دەسەڵاتکردنی مافەکانی بە پێی تەقاقی پەرلەمانی زۆرجانە کاک هەرێم دەوێ من بەرەف دیمۆهەیەکێ چوو هەکەر جەنابێتە پەیڤەکە دیمۆهەیەکی هەبی تووشەی کەرەمکەی زۆر سوپاس بۆ ئێوە تەمەنا دەکەم بە زووترین کارناوانی خۆمان ڕێخین بۆی بتوانین بەرەنگاری هەموو ئەو قۆناغە سەخت و باش و خوازرا و نەخوازراونە ببینەوە کە لە داهاتوو ڕوبەڕووی خاک و خەچ هەرێمی کوردستان دەبێتەوە و هەرێمی کوردستان زۆر زیاتر لەوەی کە ئێستا خوێن و خەباتی بەخشیوە دەتکرێت زیاتر ئێمە دەستەبەری مافچاری خۆنووسین هەموو ئەو دوانێک کە بۆنێتەوە کەمان خاڵی کۆتایین بۆ ئارامی دەکرێت دەستەبەری کەین بەڵام دەبێت ناماری خۆمان ڕێخین تەمەنا دەکەم بە زووی ئەمە بکەین بله مامۆستا زۆر سوپاس بوو جەنابێتە کوتومێڤان بۆی گەلمە ڕۆنیشتن گەلتە جهێ سەرفەرازی زۆر سپاس بەلێ بینەرن هێژا و خۆشتوی بێ چەندێم گەشتنە دیمۆهەیەکە خەلەکە ئەڤروکە یا بەڕامە هەوای ڕۆژانە ئێڤارە بادینان هیوید گەمە مشابین پیچێک خزمەتە هەوەیین بەڕێز بکەین هەتا مهین و خەلەکە کادی ژێر چاودێریە خۆدای مازندا بم بخاترەوە